هاوڵاتیان بە گەرمی پێشوازی لە هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز دەکەن و دەڵێن مانگی خێر و بەرەکەتە، مانگی بەخشین و گەڕانەوەی بۆ لای پەروەردگار و پێویستە ئەو دەرفەتە لەدەست نەدەین. پێمەڕاستی ئەمە ئێستا لە بەردەم فرسەتێکی گەورین کە لە مانگە پیرۆزەدا ئەتوانین تەخوای ساڵێک پێشخێن بۆ قیامەتی خۆمان کە ئێمە لەم یەکێکە لەوانەی کە ئێمە وەکو پێغمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ڕەمەزان بۆ ڕەمەزانەکەی تر کە ئەبێتە کەفارەتی گوناحەکانی بینی خۆت و خوای گەورە، جا ئێمەش بە هەلێکی گەورەی دابنین بۆ ئەوەی کە ئازۆخە بۆ پێش خۆمان خوێن بۆ قیامەتمان ئینشاء الله. کە بە هەموو شێوازێک لە ڕووی فکریەوە، لە ڕووی عەقلیەوە، لە ڕووی جەستەییەوە، لە ڕووی ئیمانی و ڕۆحیەوە بەڕاستی خۆی ئامادەکە بۆ ئەم مانگە، چونکە ئەم مانگە فرسەتێکە دێتە پێشەوە خۆی پەروەردگار لە هەموو هەفتە و مانگ و ساڵەکانە وێزگەی داناوە بۆ خۆپاکردنەوە هاوشێوەی حەمامێکە ئینسان خۆی پاکەکاتەوە لە چڵک و چەپەڵی و پیسیەکانی دنیا. ئەم مانگەش مانگێکی خۆپاکردنەوەیە بۆ بەندەکانی خۆی پەروەردگار بۆ گەڕانەوە بۆ لای خۆی پەروەردگار بۆ ڕزگاربوون لە هەموو ئەو قورسایی کە ئەکەوێتە سەرشانی لە با بڵێن لە تاوان و تاوانکاریەکانی دنیا و لە هەڵاوکەم و کوڕیەکان. الحەمدولله ئەمانێکی پیرۆزە ئینشەڵڵاه هەمومانێگرین، یاخوا بەخێر بێت، یاخوا بەخێر بێ و خێری لە دواوە بێت. مامۆستایەکی ئاینی دەڵێت پێویستە و مانگا ئاوادان بکەینەوە بە چڕکردنەوەی پەرستشەکان و قورئان خوێندن و تەراویح و دوعاکردن، چونکە میوانێکی ناو 11 مانگە و زوو بەجێمان دێڵێ. ڕەمەزان بێ بەسەر ئینسان نەتوانێت خۆی خاوێن کاتەوە. ڕەمەزان فرسەتە هەرە بۆ خۆپاکردنەوەمان، بۆ توێشوو زیاتر کۆکردنەوەمان بۆ قیامەتمان کە زۆر پێویستمانە. کێ ئەڵێ ئەمە ئاخر ڕەمەزانمان نەبێ، کەواتە با زیاتر خۆمانی بۆ حازرکەین بە بەخشین بە جۆرەها عیبادەت هیچی لە دەست نەدەین ئینشاء الله. ڕەمەزان مانگی گەڕانەوەیە بۆ لای خۆی گەورە و میوانی ڕۆح و دەروونە. مرۆڤ پێی ئاسوودەی و وڵاتیان بە گەرموگڕی پێشوازی لێ دەکەن، بە دەرفەتێکی دەزانن بۆ لێخۆشبوونی خوای گەورە لە بەندەکانی و هاوکات ڕەمەزان مانگی بەخشین و ئاوەدانکردنەوەی دڵ و ڕووناکردنەوەی دەروونە تاریکەکانە کە نووری قورئان بە یەکجاری دونیای ڕووناکردەوە و لەم مانگە پیرۆزەدا دابەزیوە. ساما فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.